صافي سي بەیانی ژیانێکی عەقلانەتر لە ئارایە بێ. یەکە ناویترنی بەدوامە کەس بە تەمای ڕۆژە خۆشەکان نەبێ. قەدەستە کردووە لە جەستێکی هەڵای لە دایک بوو بیت بەبێژێکی وایەک لەسەر لێوارەکان گۆرانیە کەڵەم. ئاگا لە دایکە بێ ئێستا ئەمە و دنیای نییە کە منە ویستیا بژین. چی لە تامی ئازارەزانن؟ ئەوەش نەبوو بیرم خەرمێڵە بینجەکەەوە. ئەی بۆ مشتێوە غەم ناکە